لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە پارێزگای هەڵەبجە هێندەی ئێستا گۆشتی سوور نرخەکەی بەرز نەبووتەوە. گۆشت فرۆشێک دەڵێت خەڵکانێک کە پێشتر 5 کیلۆ گۆشتی کڕیوە ئێستا دێت 9 کیلۆ گۆشت دەکرێتەوە، کارەکەشی بۆ بەرزی نرخەکە دەگێڕێتەوە. پێشووتر بەپێ ئەوەی کە سیعری گۆژ هەرزانتر بوو، گۆژ بە 10,000 و 12,000 و ئەو پەڕی گەشتە 14,000 خەڵک ئەهەو بۆ گۆشکڕین یا ئەیوڕانێکم بەرێ دەستێکم بەرێ. زۆر مناقەشەی ئەوە نەبوو خەڵک بڵێت چەند کیلۆیە و چۆنەوە ئەمانە. باوەڕم پێ بکە ئێستا وای لاتوە خەڵک عامی خەڵک وای لاتوە نیو کیلۆ بای 500 بە. هاوڵاتیان دەڵێن گیرفانی خەڵک بەتاڵە، موچە نادرێت و دەیان قەیرانی ئابووری لەسەر ژیانی خەڵک زیاد کراوە. هەر بۆیە باز لەوەش دەکەن ناتوان گۆشت بکردن و بە ناچاری بایکۆتی کڕینی گۆشتی سووریان کردووە. وەڵا لە سا هەشتای خەڵک ناتوانێت گۆشتی سوور بخۆ. ئەوانی کە تۆزێ وەزعیان باشە و دەوڵەمەند و پارەیان پێ و گیرفانیان گەرمە ئەتوانن گۆشتی سوور بخۆن. ئەی جاوەش و ئانشی کە ئەتوانن گۆشتی سوور بخۆن تۆزێ خۆیان ڕاوەشێنن بە من خەڵکە داماوەکە. نا حقیقت وایە خۆیان ڕاوەشێنن کە ئەژڵەی گۆشتی سوور بۆ نەزانایەتێ خاڵە دیت و لەخوا بەزابێ وەزع باشە. ئەو حسابی گیرفانی خۆیەکە گێ بوو کە وەزعی باشە. ئیتر نازانێت چوار فەقیری کە هەیە کە ناتوانێت چارەشە گۆشتیش بکرێت نە کیلۆیە گۆشت. یعنی بەڕاستی خەڵک ئەمەنە وەزعی قوارە، ئەمەنە وەزعی قوارە نییە. ینی باوەڕ ناکەم لە ژیانیا چەند حکومەت هاتووێ بەقەم ئەم حکومەتە وەزعی خەڵکی قۆڵ کردبێ. گۆشت هەتا هەرزان بێ بازاری باشترە. ئەگەر گران بێ وڵا کەس نایکرد دەی مەیکڕە تۆ هەفتەیە مەیکڕە 15 ڕۆژ مەیکڕە خۆ نامری. ئەمری خۆنان نییە بڵێ نەی خۆم ئیدارە ناکەم. بەپێی زانیاریەکانی پەیام هۆکاری گرانبوونی گۆشتی سوور لەسەر ئاستی نێودەوڵەتیە و گومرگیش هۆکارێکی دیکەیە. گۆشت فرۆشەکانیش دەڵێن بازار و فرۆشی گۆشت کەمی کردووە، بە شێوازێک ڕۆژانە تەنیا یەک سەراژەڵ سەردەبڕن. ئاماژە بۆش دەکەن نرخەکە جێگیر نییە و ڕۆژانە گۆڕانکاری بەسەردادێت و بەرزتر دەبێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.